هەولێرەوە لەگەڵمان دەبێت ئەم کاتت باش کاک محەممەد قسەی ئێوە وەڵامی ئێوە بۆ ئەم ڕاگەندراوەی زوتنەوەی گۆڕان کە ئەمەش وەڵامێک بوو بۆ ڕاگەندراوەکەی دوێنێ ئێوە فەرموو. من لە هەولێر نیم لە کەرکووکم ببوورە بەپەلە لەگەڵمان بووی بۆیە وامزانی لە هەولێری ببوورە فەرموو. طبعا بەداخەوە بۆ ئەو بارودۆخەی کە دروست بووە لە هەرێمی کوردستان هەموو لایەک ئاواتەخوازی ئەوەن کە گفتوگۆکان زۆر بە نەفەسی ئارامکردنەوە بڕوات، بەڵام ئەمەی کە ئەیبینین لە بەیان و بەیاننامەکاری و وتار و گفتوگۆ تەبە شتی زۆر ناڕێک و شتی ناڕەوا ئاراستاکرێ، بە تایبەتی ئەمەی کە ئێستا بەداخەوە کە شتی هەنووکەی و قسەی لەسەر بکەین بەیاننامەکەی بەناو بەیاننامەی بزوتنەوەی گۆڕانە، چکە نە بەیاننامەیە بەڵکو ئاراستەکردنی کۆمەڵێک بابەتی تونند و تیژکردنی خاڵک، ڕاگەیاندنی زیاتری تونند و تیژیە لە نێو خەڵک، لەگەڵەوەی کە وردەبیتەوە لە بەیاننامەکە بینی ئەوەندە بە عەقڵێکی تەنگ و نەفەسێکی هەناسە سواری نووسراوە کە لە نێو خۆی بەیاننامەکە چەندین خاڵ هەیە کە یەکتری ڕەوز دەکەنەوە بەڕاستی، بەداخەوە بۆ ئەو برادرانەی کە ئەو بەیاننامەیان نووسیوە ئەکرا تۆزێک لە منطقی عەقڵەوە بیر تەنانەت لە نووسینی خۆشیان بکەنەوە، تەشهیر نەکەن بە هەندێک مەسەلە. بۆ نمونە لە بەیان کاک محەممەد ئەم لێدوانەی ئەمان ئەگەر ینی پێناسی تۆ بۆ ڕاگەندراوەکە ئەوە بێت لە بەرامبەردا دەوترێت ڕاگەندراوەکەی ئێوەش تون دەکەواتە ئەمە بەرەوکوێ دەڕوات؟ هەردوو ڕاگەندراوەکانی ئێوە تون بێت ئێمە هەنگاو بەرەوکوێ دەنین، پەیوەندیەکانی ئێوە بەرەوکوێ دەڕوات؟ ئێمە ئومێدەوار بووین کە کار بەم توندیانە نەگەیشتایە. تەمەن پارتی دیموکراتی کوردستان دوای ئەوەی کە بەناحەق بەناڕەوا لە سنوورێکە ئەو هیچ بەرپرسیارەتێکی ئیداری نییە و ئەو کەسانەی کە پەلەمار دراون لەو سنوورانە کار بەدەستی ئیداری ئەو سنوورانە نین و موچەی کەس لە لای ئەوان نییە، بەڵکو ئەوان خۆیان قوربانی یەکەمن لە نێو کوردستان لە بێموچەیی و بێنەسریەیی و بێ ئیمکانیەتی، لە بێ پشتیوانی، لە بێکەسی بۆ پاراستنی سەر و ماڵ و ژیانیشیان پەلەماری ئەو جۆرە کەسانە بدرێ. بۆیە ئەو بەیاننامەی پارتی لە مەزلومیەتی کەوادری خۆی لە سنووری گەرمیان و لە سنووری سلێمانی و شارە زور و ڕاپەڕینەوە هاتووە کاکی خۆم. بەڵام ئەم بەیانەی کە ئێستا ئەم بڵاوکرایەوە لە لای ئێوە چەندین خاڵی پێکناکۆکی تایە کە بۆیە ئەم برادرانە بەم نەفەستەنگیە نەیانویستایە. ئەوان بە ئێمە ئەڵێن پارتی شەڕەکە، ئێستا شەڕەکە، پارتی هێرش کراوەتە سەری کاکی من، کە پارتی دیفاع لە وجودیەتی خۆی و پاراستنی گیانی کادرەکانی خۆیەکە. دوێنێ کادری ئێمە لە کەلاف شەهید کراوە، مناڵی خەڵکیان بردووە لە ناو بارگای پارتی سوتاندویانە، خوا ڕەحمی کردووە کادری ئێمە لە خەڵاتزە لە ناو ئەو بارگایانە بۆ دەنا ئەو مناڵ سوتان نەشیان هەر بەسەر پارتی و کەوادری پارتیا هێنا. یعنی پێم وایە ڕاگەیاندنی گۆڕان و برادرانی گۆڕان لە ئاسێکان کە پێیان وایە وەکو وشترملێک سەری خۆیان کردوتە بنی لەمەکەوە و ئەوەی کە ئەوان نایبینن خەڵک نایبینێ، ئەوەی کە بەڵێ کاک محەممەد هەر پرسیارێک من لەبارەی ئەو قسانەی تۆ ینی بۆی باس لە ڕستەکانی ڕاگەندراوەکە نەکەم بە کورتیەکێک لە ڕستەکانی ڕاگەندراوەکە ئەوەیە کە گۆڕان دەڵێت ئێمە لە پشت تەحریزکردنی خۆپیشاندانەکان نین. ینی وەڵامی ئێوە چیە بۆ ئەوەی لە کاتێکدا پارتی دیموکراتی کوردستان گۆڕان تۆمەتبار دەکات بە هاندان و بە دروستکردنی خۆپیشاندانەکان؟ یەکەم بڕۆنە سەر سایتەکانی کادرەکانی گۆڕان ئەبینن کە لە فەیسبووکی خۆیان لە ئەکاونتەکانی خۆیان هاندانێکی یەکجار زۆری تایە، نمونە بەڵگە ئێستا لەبەر دەستی من هەیە. دوام بگەڕێنەوە بۆ ناو ڕێپێوانەکان بۆ ئەو کەسە دیارانەی گۆڕان لە ناو ڕێپێوانەکان ئافرەتی ئەندامی جباتی گۆڕان بەردی بەدەستەوەیە کە ناسراوە پارێزەرە، ئێوەش ئەیناسن، خەڵکی تریش ئەیناسێ، ئەندامی مەجلیسی محافەزەی گۆڕان لە ناو ڕێپێوانە. بەڵام مبەڕی ئەم برادرانە چییە؟ وەڵا کاک ئەمە هیچ مەسئولیەتێکی لای ئێمە نییە، ئەخێر ئەمە چاواشەکاریەکی ڕوونە.
کەواتە کاک محەممەد بگەڕێەوە بۆ نەسی بەیاننامەکەی کاک محەممەد گۆڕان بگەڕێەوە بۆ نەسی بەیاننامەکەی گۆڕان ئەڵێ ئێمە هیچ لە پشتی ئەم بابەتانە نین، بەڵام لە نەسی بەیاننامەکەی گۆڕان زۆر بە توندی پشتگیری ئەکا و داوای بەردەوامبوونی ئەم کەواتە پرسیارەکە ئەوەیە کاک محەممەد، خۆپیشاندانەکان ئەمڕۆ بەردەوام بوون، ڕاگەندراوەکەی ئێوە ڕاگەندراوەکەی گۆڕان چ کاریگەریەکیان دەبێت لەسەر خۆپیشاندانەکان؟ پارتی دیموکراتی کوردستان بە هەموو هەوڵێکی لەگەڵ هەموو لایەنەکان هەوڵەداد هێوریەک بەسەر ئەم بارودۆخەیە بکشێنێت و نەهێڵێت لەمە گەورەتر بێتەوە. بەداخەوە ئەم جۆرە بەیاننامانە بە زمانی تۆند گرفتەکان زیاترەکە، لێکمان دوورتر ئەخاتەوە، ناهێڵێت لێک تێ بگەین. بەڕاستی تۆ گەڕانەوە بۆ نەفەسی شەڕی ناوخۆ و ئیتیهامکردنی پارتی بەوەی کە بە نەفەسی شەڕی ناوخۆ ئەینووسێ کاکە باشە دەمەوێت بزانم پارتی دەیویست لە گۆڕان تێبگات ئەگەر ڕاگەندراوەکەی گۆڕان ناڵێت لێک تێبگەن پارتی دەیویست لە گۆڕان تێبگات؟ پارتی دیموکراتی کوردستان ئەو کاتە لە گۆڕان تێگەی کە لەگەڵ دروستبوونی گۆڕان ئەو کاتێک کە خەڵک دژی گۆڕان باسی ئێستا دەکەم کاک محەممەد، ئێستا تۆ دەڵێ ئەم ڕاگەندراوە نایڵێت لێک تێبگەین، ئێوە ویستوتانە لیان تێبگەن ڕاگەندراوەکەیان دەرکردووە، ئەوانیش دەڵێن ئێوە تۆمەتان خستۆتە پاڵی ئەوان. فەرموو کاک محەممەد. دیموکراتی کوردستان ئەو کاتە لە گۆڕان تێگەیی کە کورسی پەرلەمانیان هێنا لە زمانی جێگری سەرۆکی پارتی و وتی هەن واقعەن کورسیان هێناوە بێت تعاملیان لەگەڵا بکەین. بەس ئەم برادرانە هاتوون سواری سەری خۆیان بوونا، سواری سەری پەرلەمان بوونا، پەرلەمانیان ئیفلیس کرد، لە دوای پەرلەمانکاریان کرد بۆی کە قودسیەتی سەرۆکایەتی هەرێم لای خەڵک نەیەڵن، ئێستا کار ئەکەن بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە لای خەڵک سووک بکەن و دوایی نیشتیمانیش لای خەڵک سووکەکەن و ئەم وڵاتە یانەوێت لە کیسی ئەم خەڵکە بچێ. ئاخر ئەم عەقڵیەتی گۆبلیزیا کە ئەمان تعاملی پێ ئەکەن درۆ بکە تا خەڵک فڕوات پێەکا، یعنی ئەمە گرفتی زۆر گەورەیە لە ئەم عقدەیە کە نۆشیروان مستەفا لە شەستەکانەوە تووشی بووە بەرامبەر بە من لە کەناڵی ئێوە کاتی خۆی لە یادی بزوتنەوەی گۆڕان وتومە ئەم برادرانە بەس حزبێکی فەوزەوین و لە ناو بازنەیەکە ئەفلێنەوە بۆی گرفت دروستکەن کاکە لە وڵاتە دەنا چ گوناحی ئەندام ناوچەیەکی پارتی لە پێنجوێن هەیە تۆ بڕۆی پەلەماری دەی مەقڕی بسووتێنی بیکوژی داوای موچەی لێ بکەی. ئاخر ئەو بەدبەختە خۆی چەند مانگە موچەی وەرنەگرتووە. عەزیزی من ناکرێتیش یەک شتێکی تر بەواقع بە هەموو خەڵکی کوردستان بڵێ، ناکرێت کۆمەڵی خەڵک لە گردێک کۆ ببنەوە بیانوێ قیادەی هەر دوات پارتیای کوردستان بکەن. ئەمە نەقبوڵە، نانە وەرەگیرێ، ئەدێ هەموو لایەک بە تەفاهوم بە تێگەیشتن بێین بیر بکەینەوە. کاکە ئەگەر کەسێک مەسئولە لە موچەنەزان داودەزگاکانی حکوومەتی هەرێمن فەرمونون بچنە سەر داودەزگاکانی حکوومەتی هەرێم، ئاخر حزبی سۆسیالیستی کوردستان چی کردووە کە ئێوە چەند ئاوای دائەگرن؟ بەڵێ کاک محەممەد، یعنی ئەمە گرفتی گەورەی ئەو برادرانەیە کە تا ئێستا عقدە بەریانی نەداوە. باوەڕ بکەن ئەو برادرانە وەرن لێکۆڕینەوە لەسەر زۆربەی شخصیەتەکانیانەکەین، هەمووی تووشی گرفتی عقدە و گرفتی شخصی بوونە لە گردەکە کۆبوونەتەوە. ئێستا پەلەماری خەڵکی کوردستانە دەن کاکی خۆم. بەڵێ کاک محەممەد، ئێمە زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ محەممەد خورشید ئەندامی ئەنجومەنی